ئەمە خوێندکارانی خوێندنگەی هەوارە بەرزەی بنەڕەتیە بە دروشمی تکایە بمان پارێزن لە ڕێپێوانێکدا داوا لە شۆفێران دەکەن کە تیژڕەو نەبن تاوەکو گیانی ئەمان پارێزراو بێت و داواش لە پۆلیس و کارمەندانی هاتوچۆ دەکەن کە لە کاتی پەڕینەوەیاندا هاوکاریان بن. داوا لە شۆفێران دەکەم بە سەریعی سیارە لێ نەخوڕن داوا لێ یەکەم زۆر سپاسیشیان لێ یەکەم. داوا لە شۆفێران دەکەین تیژڕەو نەبن پۆلیس هاتوچۆش بمان پارێزن. ئەی پۆلیسی هاتوچۆ سپاسی ئێمە بۆ تۆ بەوای ئەمان پارێزی ڕەنجت گرتۆتە ئەستۆ. بڵاوکردنەوەی هۆشیاری سەلامەتی هاتوچۆ لە ناوناوەندەکانی خوێندندا یەکێکی دیکە بوو لە کارەکانی هەڵمەتەکەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لەبەرەوەی مامۆستایان و خوێندکاران و کەسوکاری خوێندکاران ڕێژەی لە 80% دانیشتوانی پارێزگای سلێمانی پێک دەهێنن. ئێمە وەکو بەڕێوەبەرزی گشتی پەروەردەی سلێمانی حەزەکەم ئەوتان پێ بڵێم سوپایەکی ڕێکخراوین لە خوێندکار لە دایک و باوک لە مامۆستا لە فەرمانبەر واتە ئەتوانین بڵێن لە زۆربەی ماڵەکانە هەی و پێک هاتوون لە 1746 قوتابخانە و خوێندنگە کە ئەمانە 2700 قوتابخانەی تایە بە یەکدەوام و بە دوودەوام و هەندێکیشی ئامادەیەکانی ئێوارانیان بنەڕەتی ئێوارانی تایە کابێ بە سێدەوام. لەگەڵەوەشە 50143 فەرمانبەر و مامۆستامان هەیە و 600,000 دایک و باوکمان هەیە کە ئەمە ئەگەر هەر خێزانێک بە یەک مناڵ حساب بکەین 600,000 و 1,200,000 دایک و باوک کەواتە ئەتوانم بڵێم ئێمە ڕێژەیەکی زۆر یان لە 180 پارێزگای شاری پارێزگای سلێمانی پێگەێنین. ئەم هەڵمەتە بۆتە هۆی کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕای دەگەێنێت هەڵمەتەکە زیاتر چڕ دەکەنەوە و تواناکانیان دەخەنەگەڕ بۆ لێپرسینەوە لە سەرپێچیەکانی شۆفێران بە مەبەستی کەمکردنەوەی ڕووداوە نەخوازراوەکانی هاتوچۆ. ئێمە ئامانجمان لەم هەڵمەتە ئەوەیە لە داهاتووە کاریگەری هەبێت دیارە ئێمە هاوکات لەگەڵ هەڵمەتی هوشیاریەکە دوای تەواوبوونی هەڵمەتەکە لێپرسینەوەش چالاگەکەی ناچارە بینیانی تر لە ئاسی ئەو سەرپێچیانە بێدەنگ نەبین و لێپرسینەوەی تەواوەتی بکەین و هەموو توانامادی و مرۆیەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی خەینە خزمەتی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ژێردروشمی ئامانجمان سزادانتان نییە پەرۆشی سەلامەتیتانین. هەڵمەتی هۆشیاری هاتوچۆی لە 18 مانگی ڕابردوو دەست پێ کرد و بڕیارە تا 18 ئەم مانگە بەردەوام بێت. ئامانجی پرۆژەکەش بریتیە لە کەمکردنەوە یاخود بنەبڕکردنی ژمارەیەک سەرپێچی زەقی هاتوچۆ کە ڕەوشی هاتوچۆیان شێواندووە و لەلایەن بەشێک لە شۆفێران بووە بە دیاردا. هاوکاتە و سەرپێچیانە کاریگەری نەرێنیان لە ڕەوشی هاتوچۆ دروست کردووە و زۆرجار ڕووداوی نەخوازراوی جۆراوجۆری لێکەوتوتەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.